ئێرە گەڕکی شەشەکانی تافگەیە لە شاری سلێمانی کە کەوتەتە بەشی ڕۆژئاوای شارەکە. ئەم گەڕەکە زیاتر لە 8 ساڵە هەیە، بەڵام تاوەکو ئێستا هیچ خزمەتگوزاریەکی ئاو و ئاوەڕۆیان نییە. دانیشتوانی ئێرە لە ڕێگەی بۆریەکەوە ئاوەڕۆیان دەرکردووە. هەروەها چەند کەسێک لێرە بیریان لێدا و دراوسەکانیان لێ سوودمەند کردووە بۆی کە کێشەی ئاویان بۆ دروست نەبێت. من ئێستا دەچمە لای وەستا تۆفیق کە دانیشتووی ئەم گەڕەکەی و دەمەوێت خۆی پێمان بڵێ کە کێشەگرفتەکانی ئەم گەڕەکە چیە. وەستا تۆفیق بفەرموویتە ئێرە سڵاوت لەبێت، ئەگەر پێمان بڵێیت کێشەوگرفتی ئەم گەڕەکە چییە؟ وەڵا ئەم گەڕەکە کێشەوگرفتی هەر زۆرە. من لە تۆڵی هەر ساڵ من 9 ساڵە خۆم یەکەم پێم وایە یەکەم ماڵ بم لێرەم 9 ساڵە لێرم لە 2015ەوە هیچ خزمەتگوزاریەک لێرە نەکراوە. هەر باوەڕ ناکەم لێپرسراوێکی شارەوانی مەگەر ئەوانەی کە نردویانە کاتی خۆی بۆ تاپۆ ماپۆشتەکان هاتبێتین ئێران بینیوە محافظی شار نە کەس ئێرەی نەبینیوە تا ئێستا. هەر باوەڕ ناکەم بیزانم گەڕەکە هەیە چکامە زۆر دوور نییە لە سەرچناویترە هەواری شار و تابگە تێکەڵە ناوەڕاستی شار حساب کە ئێستا ئەو مزگەوتە لەو مزگەوتەوە ئاوا من جا دەکەم هێناوە بەم کۆڵانە خۆم کە هەر لە حسابی خۆم و خۆشم بیرم لیاوە لەوێ ئەو بۆ دراوسیانم بۆری مەڕاکیشاوم بۆ هەمیان هیچ خزمەت گوزاری لەم گەڕەکانان نەکراوە. ئەگەر بیبینیت ئەوەش دەشت و چەمەکەیەتی باوەڕ بێ بوونێکێ معتەر، یعنی ئەو معتەرەی ئەوان بەکارێنن ئەم لێ پرساوانە بەڕاستی کەسکوونەوەقامە باوەڕ ناکەم بۆنی خۆش بێ ئەتوانم بێن شەوێ لێرە بن. هەتا ئێستا لە کەسیان نەپرسیەوە هیچ خزمەت گوزارێکی تیانێ نە ئاوی هەیە نە ئاوەڕۆی هەیە. کارە باش کاتی خۆی من وازام ساڵێک بەس خۆم وەلە دەم دانابوو لێرە هەر بۆ خۆم. باشە ئێوە داواکاریەکانی خۆتان گەیاندوتە شارەوانی؟ چووینە شارەوانی خەڵکی گەڕەکیشمان کۆ کردەوە. ئەوان زۆر جار پیان وتیانوتیان شتەکانمان ئامادەیە بەڵام پارەمان لە بەدەستان نییە 3-4 ساڵ لەمە پێش بەتەمای ئەوە بن خێرخوازێک وایە نازم 100 میلیارد دلاری خۆی بخاتە ئێرەوە ئەمانش دوای لێ بە قست بێنەوە ئیشەڵڵا ئەگەر بویان یە کەسیش ئەوە ناکا بێ سەرمایەکی خۆی بخاتە گەڕێکێکی وا و دوایش پارە نەبێ کەسی بیاتەوە کەسی لێپرسینەوەی نەبوو ئەوانە. خەڵکەکەی ئێمە وا ئەژی لێرە ناوەڕاستی شار بیت پێی بڵێن گەڕێکی تافگە شەشەکانی تافگا هەتا ئێستا محافزێک کە هەبێت لە شارێکی ئاوا ئەم گەڕەکەی نەبینیوە